دەزان گەورەترین دژمنی ژیان و چێە؟ بەڵام بۆ خۆتانن پێتان سەیر دەبێ، بەڵام چۆن و کەنجە ئەو کاتێک کە بیرەوەرێکی تاڵ هەزاران بار لە مێشکتاندا دووپات دەکەنەوە، ئەو کاتێک کە بەجێوەی کە بە بیری خۆش و موسبەت لە مێشکتاندا سێرۆتۆنین و دۆپامین تەڕەشە بکەن و مێشک و لەشتانی پێ بحەسێتەوە، بە بیری منفی و تاڵ کۆرتیزۆل تەڕەشە دەکەن و مێشک و لەشتانی پێ ناڕەحەت دەکەن. بەڵە گەورەترین دژمنی ژیانمان بۆ خۆمانین کە بیرکردنەوەی تاڵ و منفیمان لە خۆمان کردوتە عادەت. دەزانن ئەو کاتێک کە مەدادەنیشین بیری منفیمان هەیە، بیری تاڵمان هەیە، چ لە مێشکماندا ڕوودەدا؟ کۆرتیزۆل چمان لێ دەکا؟ کۆرتیزۆل بە کارگەرێکی ئازا گۆپاڵێکی بەدەستە باردی جەریانی خوێنمان دەبێ و هەر چۆ دەگاتێ گۆپاڵێکی لێ دەدا بەیدی خۆمان و شانسی خۆمان کە چەها بەش لە لەشمان ضعیفتر و ناسکتر بێ، ئەو بەشە تووشی نەخۆشی دەبێ. دیتوتانە زۆر دەپرسن ئەو زەوانە بۆ سەرەتانی گر، بۆی MSC گر، بۆ ئەو نەخۆشیەی گر، تەواوی ئەو نەخۆشیانە هەموو ڕووداوی کۆرتیزۆل وای لێ کردەوە. ئەگەر دەتەوێت خۆ لەو نەخۆشیانە پارێزی، دەست لەو بیرکردنە منفیانە هەڵگرا. هەر کات کە بیری منفی سری بە سەرداگرتی وروژمی کردێ سەرێ، بە توندی بڵە قەتە بە بیرەکانت بگۆڕە. ئەگەر بیرەکانت نەگۆڕی لە چەند ساڵی داهاتوودا لەشت تووشی نەخۆشی دەکەی. ئەوەتان لەبیر بێکە بیری منفی یعنی تەڕەشوی کۆرتیزۆل، تەڕەشوی کۆرتیزۆل یعنی نەخۆشی. بیری مثبت یعنی تەڕەشوی دۆپامین و سێرۆتۆنین، تەڕەشوی دۆپامین و سێرۆتۆنین یعنی لەشی ساغ، و لەشی ساغ یعنی ئەنرژی، فعالیت، بە فعالیت و ئەنرژی یعنی بەختەوەری. بە هیوای بەختەوەری هەمووتان.